سڵاوتان لەبێ بینەرانی بەڕێز ئەم ڤیدیۆی کە دەیبینن تایبەتە بە چالاکی هەڵسوڕاوانی نهێنی کۆمەڵە لە شاری مەریوان لە مەریوانی تاڵەسوار ئەندامانی گیانبەرکەف و نەترسی بەشی تەشکیلاتی نهێنی کۆمەڵە لە شاری مەریوان شاری کۆڵنەدان بە بۆنەی هاتنی 26 ڕێبەندان بە نوربارانکردنی ئاسمانی شاری مەریوان و شارە دێینەی مەریوان بۆ جارێکی دیکە بەڵێنیان لەگەڵ ئامانجەکانی سەدان گیانبەختکردووی کۆمەڵە نوێ کردوێتەوە. لێرەدا سەرنجتان بۆ بینینی بەشێکی دیکە لە ڤیدیۆی چالاکی تایبەت بە هەڵسوڕاوانی نهێنی کۆمەڵە لە شاری مەریوان ڕادەکرێت. بەڵێ بینەرانی بەڕێز ئەم ڤیدیۆی کە دەیبینن تایبەتە بە چالاکی هەڵسوڕاوانی نهێنی کۆمەڵە لە شاری مەریوان کە بە نوربارانکردنی ئاسمانی شارەکەیان ڕێزیان لە 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە گرت. بەردەوام بن ئەی درێژە دەرانی ڕێگای گیانبەختکردوانی تاڵەسواری شەیدستان و کاکوان دەستان خۆش بێت و ماندوو نەبن. ئێستاش دەڕۆینە کامیاران شارەکەی کاکسدیق. هەڵسوڵاوان و چالاکانی بەئامەگی بەشی تەشکیلاتی نهێنی کۆمەڵە لە شاری کامیاران بە بۆنەی هاتنی 26 ڕێبەندان ساڵڕۆژی ئاشکرابوونی خەباتی نهێنی کۆمەڵە بە نووسینی دروشمی بژی کۆمەڵە و پیرۆز بێت 26 ڕێبەندان و تراکتی تایبەت بۆ ڕۆژە دەستیان داوەتە چالاکی بەربڵاوی تەبلیغی و جارێکی دیکە بەڵێنیان لەگەڵ ئامانجەکانی کاکسدیق کەمانگەر زمانی ئاگرینی شۆڕش نوێ کردوێتەوە. ئەو شوێنانەی کە چالاکی تەبلیغی تێدا بەڕێوەچووە بریتین لە گەڕەکەکانی 12 متری و بانتەپە و زۆربەی شەقامەکانی ئەو شارە و هەروەها گوندی ماراو کە سەرنجتان بۆ بینینی وێنەکانی تایبەت بەم چالاکیە ڕادەکێشن. بەڵێ بینەرانی بەڕێز ئەم وێنانەی کە ئێستا دەیبینن تایبەتە بە چالاکی هەڵسوڕاوانی نهێنی کۆمەڵە لە شاری کامیارانی خۆشەویست. بەردەوام و سەرکەوتوو بن ئەی درێژە دەرانی ڕێگای کاکسدیقی کەمانگەر و عارف مەولانایی و دەیان گیانبەختکردووی دیکەی ناوچەی کامیاران. ئێستاش دەڕۆینە شاری بۆکان، شاری دکتوری ڕەنجدەران. هەڵسوڕاوان و چالاکان و تێکۆشەرانی دوژمن بەزێنی بەشی تەشکیلاتی نهێنی کۆمەڵە کومیتەی هاوڕێی گیانبەختکردو هەمەی لەگەز لە شاری بۆکان شارەکەی دکتۆر جعفەر بە بۆنەی هاتنی 26 ڕێبەندان ساڵڕۆژی ئاشکرابوونی خەباتی نهێنی کۆمەڵە بە نوربارانکردنی ئاسمانی شاری بۆکان چالاکیەکی بەربڵاوی تەبلیغیان ئەنجامدا و جارێکی دیکە بەڵێنیان لەگەڵ ئامانجە پیرۆزەکانی کۆمەڵە نوێ کردوێتەوە. لێرەدا سەرنجتان بۆ بینینی ئەم ڤیدیۆ ڕادەکێشن. بەڵێ بینەرانی بەڕێز ئەم ڤیدیۆی کە دەیبینن تایبەتە بە چالاکی هەڵسوڕاوانی نهێنی کۆمەڵە لە شاری بۆکان کە بە نوربارانکردنی ئاسمانی شارەکەیان ڕێزیان لە 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە گرتووە. بەردەوام بن هەڵسوڕاوانی ماندوونە ناس و نەترسی شارەکەی بۆکان، شارەکەی دکتۆر جعفەر و هەمەی ئیلخانی زادە و دەیان گیانبەختکردووی دیکەی ناوچەی بۆکان. ئاسمانتان هەر گەشاوە و نورانی بێت. ئێستاش دەڕۆینە شاری سوورەسوار، شاری سەقز لە درێژەی کار و چالاکی هەڵسوڕاوانی ماندوونەناس و ماندووی بەزێنی بەشی تەشکیلاتی نهێنی کۆمەڵە لە شاری سەقز شارەکەی کاک حەمەحسێنی کەریمی بە بۆنەی هاتنی 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە
بە نوربارانکردنی ئاسمانی شارەکەیان ڕێزیان لە 26 ڕێبەندان گرت کە لێرەدا سەرنجتان بۆ بینینی ڤیدیۆی تایبەت بەم چالاکیە ڕادەکێشن. بەڵێ بینەرانی خۆشەویست، ئەم ڤیدیۆی کە ئێستا دەیبینن تایبەتە بە چالاکیە و سوڕاوانی نهێنی کۆمەڵا لە شاری سوورەسوار لە شاری سەقز کە بە نوربارانکردنی ئاسمانی شارەکەیان ڕێزیان لە سوورەسوار و ڕۆژی کۆمەڵە گرتووە. هەر بژین و ماندوو نەبن ئەی درێژە دەرانی ڕێگای سوورەسوارەکەی کۆمەڵا، کاک هەمەحسەین و شەید هەڵۆ و دەیانگیان بەختکردووی دیکەی ناوچەی سەقز. دەستان خۆش بێت و ماندوو نەبن. ئێستاش دەڕۆینە مەهاباد، شاری خوڵقێنەرەکان. هەڵسوڕاوان و چالاکانی نەترسی بەشی تەشکیلاتی نهێنی کۆمەڵا لە شاری مەهاباد شارەکەی لاوی دامەزرێنەری گیانبەختکردووی کۆمەڵا کاکخانەی موعینی بە بۆنەی هاتنی 26 ڕێبەندان ساڵڕۆژی ئاشکرابوونی خەباتی نهێنی کۆمەڵا بە نووسینی دروشمی بژی کۆمەڵە و پیرۆز بێت 26 ڕێبەندان و تراکتی تایبەت بۆ ڕۆژە دەستیان داوەتە چالاکی بەربڵاوی تەبلیغی و جارێکی دیکە بەڵێنیان لەگەڵ ئامانجا پیرۆزەکانی کۆمەڵان نوێ کردوێتەوە. ئەو شوێنانەی کە چالاکی تەبلیغی تێدا بەڕێوەچوە بریتین لە گەڕەکەکانی فەرهەنگیان، فەجر، سارمبەگ، خانگی و کۆڵانەکانی موقبل و زۆربەی گەڕەکەکانی دیکەی ئەو شارە. لێرەدا سەرنجتان بۆ بینینی وێنەکانی تایبەت بە چالاکی هەڵسوڕاوانی نهێنی کۆمەڵا لە شاری مەهابادی خۆشەویست ڕادەکێشن. بەڵێ بینەرانی خۆشەویست، ئەم وێنانەی کە ئێستا دەبینن تایبەتە بە چالاکی هەڵسوڕاوانی نهێنی کۆمەڵا لە شاری مەهاباد. سەرکەوتوو بەردەوام بن ئەی درێژە دەرانی ڕێگای کاکخانەی موعینی و مامبرایم بەکری و دەیان گیان بەختکردووی دیکەی ناوچەی مەهابادی خوڵقێنەر. ئێستاش دەڕۆینە شاری شنۆ، شاری پێشمەرگەکانی سەنگەری شار. ئەندامانی بەشی تەشکیلاتی نهێنی کۆمەڵا لە شاری شنۆ، شاری حەماسە و لێهاتووی بە بۆنەی هاتنی 26 ڕێبەندان بە نووسینی دروشمی بژی کۆمەڵە و پیرۆز بێت 26 ڕێبەندان دەستیان داوەتە چالاکی بەربڵاوی تەبلیغی و بۆ جارێکی دیکە بەڵێنیان لەگەڵ ئامانجە بەرزەکانی کۆمەڵا نوێ کردوێتەوە. ئەو شوێنانەی کە چالاکی تەبلیغی تێدا بەڕێوەچوە بریتین لە تاچیناوێ، ئاوایی شێخان، سەید ناوێ و پارکی گەورەی شنۆ و ژمارەیەکی زۆر لە گەڕەکەکانی ئەم شارە. بەڵێ بینەرانی بەڕێز، ئەم وێنانەی کە ئێستا دەبینن تایبەتە بە چالاکی هەڵسوڕاوانی نهێنی کۆمەڵا زاگرۆز لە شاری شنۆ. بەردەوام بن ئەی درێژە دەرانی ڕێگای هاوڕێیانی گیانبەخت کردو سلێمان بایزیدی و حەمزەی تەپەڕەش و دەیان گیانبەخت کردووی دیکەی شاری شنۆی خۆشەویست. دەستان خۆش بێت و ماندوو نەبن. ئێستاش دەڕۆینە شاری تکاب لە درێژەی کار و چالاکی هەڵسوڕاوانی ماندوو نەناس و نەترسی بەشی تەشکیلاتی نهێنی کۆمەڵا لە شاری خۆشەویستی تکاب بە بۆنەی هاتنی 26 ڕێبەندان با نور بارانکردنی ئاسمانی شارەکەیان ڕێزیان لە ڕۆژی کۆمەڵە گرت. لێرەدا ئەم ڤیدیۆی کە ئێستا دەیبینن تایبەتە بە چالاکی هەڵسوڕاوانی نهێنی کۆمەڵە لە شاری تکاب کە بە نور بارانکردنی ئاسمانی شارەکەیان ڕێزیان لە 26 ڕێبەندان و ڕۆژی کۆمەڵە گرتووە. هەر بژین و ماندوو نەبن ئەی درێژە دەرانی ڕێبازە بەرزەکانی کۆمەڵا. دەستان خۆش بێت و ماندوو نەبن، ئاسمانی شارەکەتان هەر گەشاوە و گەشاوەتر بێت. ئێستاش دەڕۆینە شاری ورمێ، شاری هاوڕێیانی گیانبەختکردووی گوردانی 22 لە درێژەی کار و چالاکی هەڵسوڕاوانی ماندوو نەناسی بەشی تەشکیلاتی نهێنی کۆمەڵا لە شاری ورمێی شۆڕژگێڕ بە بۆنەی هاتنی 26 ڕێبەندان بە نور بارانکردنی ئاسمانی شاری شەهیدانی گوردانی 22 ڕێزیان لە تێکۆشانی
دەیان ساڵە و ڕۆژی کۆمەڵە گرت کە لێرەدا سەرنجتان بۆ بینینی ڤیدیۆی تایبەت بەم چالاکیە ڕادەکێشم. بەڵێ بینەرانی بەڕێز، خۆشەویستان، هاوڕێیانی تەلەڤیزیۆنی ڕۆژهەڵات، ئەم ڤیدیۆی کە ئێستا دەبینن تایبەتە بە چالاکی هەڵسوڕاوانی نهێنی کۆمەڵە لە شاری ورمێی شۆڕشگێر کە بە بۆنەی 26 ڕێبەندان ئاسمانی شارەکەیان نورباران کرد. هەر بژین و ماندوو نەبن ئەی درێژە دەرانی ڕێگای گوردانی 22 ورمێ و دەیان گیان بەختکردووی دیکەی ناوچەی ورمێ. دەستان خۆش بێت و ماندوو نەبن. ئێستاش دەڕۆینە شاری پیرانشاری سەربزێو. لە ڕۆژانی ڕابردوو بە تایبەت شەوی 25 لەسەر 26 ڕێبەندان هاوڕێیانی کۆمەڵا لە شاری پیرانشار بە بۆنەی 26 ڕێبەندان و ڕۆژی ئاشکرابوونی خەباتی نهێنی کۆمەڵا بە نووسینی دروشم دەستیاندایە چالاکی بەربڵاوی تەبلیغی. ئەو شوێنانەی کە چالاکی تەبلیغی تێدا کرابوون بریتین لە کۆنەخانێ، شیناوێ، تەرمیناڵی شار، پارکی کودەک، جادەی سنووری تەمەرچین، تۆژە دەڵێ، ڕکاوێ، مێشەدێ و قەرەخدر و زۆربەی شەقامەکانی ئەو شارە کە لێرەدا سەرنجتان بۆ بینینی وێنەکانی تایبەت بەم چالاکیە ڕادەکێشم. بەڵێ بینەرانی خۆشەویستم، وێنانەی کە ئێستا دەبینن تایبەتە بە چالاکی هەڵسوڕاوانی نهێنی کۆمەڵا لە شاری پیرانشاری خۆشەویست. هەر بژین و ماندوو نەبن، دەستان خۆش بێت ئەی تێکۆشەرانی ڕێگای کاک حەمەحسین. ئێستاش دەچینە شاری سەوڵاوە. ئەندامان و هاوڕێیانی کۆمەڵا لە شاری سەوڵاوای دوژمن بەزێن بە بۆنەی 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵا بە بڵاوکردنەوەی تراکت و نووسراوەی تایبەت بە 26 ڕێبەندان و وێنەی ڕێبەرانی دامەزێنەر کاک فواد و کاک حەمەحسینی کەریمی ڕێزیان لە ڕۆژی کۆمەڵە گرتووە. ئەو گەڕک و شوێنانەی کە چالاکی تەبلیغی تێدا بەڕێوەچوە بریتین لە شەقامی معلم، بولواری کشاوەرز، خیابانی شێخان، گەڕەکی فەرهەنگیان، گەڕەکی پۆمپی بنزین و گەڕەکی ئوردوگا کە لێرەدا سەرنجتان بۆ بینینی وێنەکانی ڕادەکێشم. بەڵێ بینەرانی خۆشەویستم، وێنانەی کە دەبینن تایبەتە بە چالاکی هەڵسوڕاوانی نهێنی کۆمەڵا لە شاری سەوڵاوای خۆشەویست. دەستان خۆش بێت و ماندوو نەبن ئەی دوژمن بەزێنان. ئێستاش دەڕۆینە شاری بانەی خۆشەویست. هاوڕێیانی کۆمەڵا لە شاری بانە بۆ دووهەمین جار بە بۆنەی 26 ڕێبەندان ڕۆژی ئاشکرابوونی خەباتی نهێنی کۆمەڵا بە هەڵکردنی ئاڵای سووری نەخشێنرا و بە وێنەی ڕێبەری گیانبەختکردووی کۆمەڵا هاوڕێ کاک محەممەد حوسێینی کەریمی ڕێزیان لەم ڕۆژە گرت. ئەو شوێنانەی چالاکی تەبلیغیان تێدا بەڕێوەچوە بریتین لە سەرکێوی جنێرە، گەڕەکی دەمامە، جادەی تەرخانەوە، گەڕەکانی گوڵستان و بوستان و زۆربەی شەقامەکانی ئەم شارە کە لێرەدا سەرنجتان بۆ بینینی وێنەکانی تایبەت بەم چالاکیە ڕادەکێشم. بەڵێ بینەرانی خۆشەویستم، وێنانەی کە ئێستا دەبینن تایبەتە بە چالاکی هەڵسوڕاوانی نهێنی کۆمەڵا لە شاری بانە. دەستان خۆش بێت و ماندوو نەبن ئەی ڕێبوارانی بە ئەمەگی کۆمەڵە و ئامانجەکانی کاک حەمەحسینی کەریمی و دەیان گیانبەخت کردووی بانە. سەرکەوتوو بن و ماندوو نەبن. بەڵێ بینەرانی خۆشەویست، بەم جۆراش گەیشتینە کۆتایی هەواڵەکانی تایبەت بە 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵا. زۆر سپاس و ماندوو نەبوو نەڵێن بە هەموو هەڵسوڕاوان و تێکۆشەرانی نهێنی کۆمەڵا لە کوردستانی ڕۆژهەڵات. هەر بژین و هەر بمێنن بۆ ئامانجا بەرز و پیرۆزەکانی کۆمەڵا.